زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ دەگەڕێتەوە کوردستان کە لەبەر تیژڕۆی شۆفێرەکانمانە یاخود سەرگەرمی گەنجەکانمانە کە بەڕادەیەکی وە شۆفێری دەکەنکەوە لەگەڵ هیچ پرەنسیپ و یاساکانی هاتوچۆ ناگونجێت. دەکری ئێستا کە حکوومەت سیارەکان ڕاگری بەڕاستی و سیارانەی ئێستاکە ئەمریکین سیارە زۆر داخل دەبی کە ئێستا ئەو سیارانش کە زۆر دەبیت کە دێتن ئێستاکە خەڵباڵگەیش زۆر پیا دەبی ئەمە جادوانەکەمە تۆزێک تەسکە و باریکە و خەڵباڵگەیشی زۆر کە دروست دەبی ساختەکسیارەکانیش بەڕاستی ئێستا و ساختەکسیانە کە زۆران ڕۆژانە دەبی زۆر لە شەقان دەسوڕێنەوە بەدەی ئیش پێم ببێتە کاردیان ببێتە وەحدا باشترە لۆ ساختەکسیەکانیش ئێستاکە بەڕاستی هەتا حکومە نییە لەبەری حکومە ڕێنمایەکانی هەموو جێبەجێ کردیا بەڵام خەڵک بە قسەی ناکە یعنی کە بە قسەش نەکرد ئەو شتەی لێ دەکەوێتەوە ینی خەڵک لێک دەدە و ڕۆژانە چەند حادسە دەبێت چەند کەس دەمرێ ینی هەمووی ئیشی سەریە دوو بەشی بەڕاستی ئەگە شۆفێر تۆزە سەبر بێیان لە 80 بڕۆیان لە 90 بڕۆ بەبەردەوامی دەتانە خۆی بگرێتەوە بە زۆربەی شۆفێرەکان ڕۆژانە زۆر ینی بە خراپی بەڕاستی بەکاری دەین دەنا ئەگە بە باشی بەکاری بێنی بەڕاستی حادسە کەم دەبێتەوە.